ئێمە لەو بڕوادا نەفرەت وەکو هەموو تاکتری کۆمەڵگا مافێکی یەکسانی هەیە لەگەڵ هەموو هاوڵاتیانی تر یەکسانە پێویستە بە ئارەزووی خۆی بتوانێت ئازادانە بژی و بڕگار لە گیانی خۆی بدا. بێگومان هەموو کەسێک لە بەردەم یاسا یەکسانە بێ هەموو ڕێنماکانی یاساییش لە هەرێمی کوردستان جێبەجێ بکەن و لەبەرچاو بگرن. بەڵام ئەوەی کە ئێوە کردوتانە بۆ نەهێشتنی توندوتیژی بەرامبەر بە ئەفراد ئەمە هەر پێویستیەک هەبێ لەلایەن حکوومەتەوە من بەش بە حاڵ خۆشم ئامادەم و هەموو ئامادەیم هەیە بۆ پشتیوانیکردنی ئێوە و پشتیوانی حکوومەتیش وێوە ڕادەگەینەوە خاتنی ئێمەش ئێوە بزانن کە تا چەند ئێمە گرنگی بەم سنتەرە ئەدەین. ئێمە دژی هەموو جۆرە توندوتیژیەکی تر چ بەرامبەر بە ئافرەت بکرێ یان ئەو توندوتیژیانەی کە چەکی تێدا بەکاردێت و بەداخەوە کە ئێستا بیستم لە ئۆنلاین و بە ڕێگەی ئەلکترۆنیشەوە هەڕەشە لە ئافرەت دەکرێت ئەمەشە بێ ڕێکاری پێویستی بۆ بگرێتە بەر و بێگومان ئێمە لەسەر ئەو بابەتەش ئیشەکەین. من جارێکی تر دەستخۆشیتان لێ دەکەم ئینشاءڵڵا قەت ئیشیەوە زۆر نەبێت چونکە کە زۆر ومانەیەوە کێشەی کۆمەڵگە زۆرە ڕێژەی توندوتیژی زۆرەوە ئەمە ناوێت ئێمە لە کوردستانەوە ڕێگەیە بدەین. لەوانەیە ئەمەی ڕێنما تەندروستیەکانیش لەبەر کۆڕۆنا وای کرد بێ کە خێزان پێکەوە لە ژوورەوە بمێنەوە ئەمە تۆ ڕێژەکەی بەرز کرد بێتەوە